ئیسرائیل لە بەردەرگای عێراقدا. عەلی لاریجانی بۆچی بەپەلە خۆی گەیاندە بەغداد و ئێران چی دەبێت؟ عێراق لەژێر فشاری ئەمریکادایە و ئیسرائیلیش لە بۆسەدایە. سەرچاوەیەکی ئەمنی عێراق دیوە شاراوەکەی سەردانەکەی عەلی لاریجانی ئەمینداری گشتی ئاسایشی نەتەوەی ئێرانی بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد ئاشکرا کردووە. ئیسرائیل چاوەڕێی گڵۆپی سەوزی ئەمریکایە بۆ وەشاندنی گورزی سەربازی لە عێراق. عەلی لاریجانیش بۆ کارێکی تەواو نەکراو بەپەلە خۆی گەیاندە بەغداد. سەرچاوەیەکی ئەمنی عێراق دیوە شاراوەکەی سەردانەکەی عەلی لاریجانی ئەمینداری گشتی ئاسایشی نەتەوەی ئێرانی بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد ئاشکرا کردووە. بە پێی زانیاریەکانی سەرچاوەکە چوارچێوەی هەماهەنگی کە زۆرینەی شیعەکان پێک دەهێنێت جگە لە سەدر شکستی هێناوە لە نێوەندگیریکردنی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و گروپە چەکداریەکان ئەوانەی لە هەشتی شعبیدا چالاکن. سەرچاوەکە ئاشکرای کردووە حکوومەتی عێراق ڕوبەڕووی فشارێکی زۆری ئەمریکا بۆتەوە بۆ ڕاگررتنی مەترسی گروپە چەکداریەکان بە تایبەتی کەتیبەکانی حیزبوڵڵا. ترسی حکوومەتەکەی سوودانیش گڵۆپی سەوزی ئەمریکایە بۆ دەستکراوەکردنی ئیسرائیل لە وەشاندنی گورزی سەربازی لە یەکە جیاجیەکانی هەشتی شعبی. بە پێچەوانەی ئەوەی میدیا فەرمیەکانی ئێران بانگەشیان بۆ دەکرد و سەردانەکەی عەلی لاریجانیان لە واژۆکردنی ڕێکەوتنێکی ئەمنی تایبەت بە ئاسایشی سنوورەکان کۆکردبووەوە، سەرچاوە عێراقیەکان دەڵێن ئەمینداری گشتی ئاسایشی نەتەوەی ئێران دووە ئامانجی ڕانەگەیەنراوی لە سەردانەکەیدا هەبووە. یەکەمیان ئاشکردنەوەی حکوومەتی عێراقا لەگەڵ گروپە چەکداریەکان بە تایبەتی کەتیبەکانی حیزبوڵڵا، چونکە بڕوای ئێرانیەکان وایە ناکۆکیەکانی ئێستای نێوان ئەو دوولایەنە دەبێتە ئاستەنگ لە بەردەم تێپەڕاندنی یاسای هەشتی شعبی کە لە کاتی تێپەڕاندنیدا دەسەڵاتەکانی ئەو هێزە زیاتر و زیاتر دەکات و دەیباتە قۆناغێکی نوێوە. ئامانجی دووەمی ئێران کە دکتۆر ئیحسان شەمەری سەرۆکی ناوەندی هزری سیاسی عێراق باسی کردووە دەیەوێت کارتەکانی ڕێک بخاتەوە و پەیوەندیەکانی لەگەڵ هاوپەیمانی عێراقیەکان بە تایبەتی شیعەکان بەهێز بکات، چونکە تاران ئێستا هەستی بەوە کردووە کە جەنگەکەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دەست پێ دەکاتەوە. سەردانەکەی عەلی لاریجانیش بۆ عێراق و لوبنان ئامادەکردنی ئەو هێزانەیە بۆ دەستپێکردنی هەر ئەگەرێکی نەخوازرا و ئیحسان شەمەری باسی لەوەش کردووە حکوومەتی عێراق و لوبنان لە نێوان دوو بەرداشتان. یەکەمیان فشارەکانی ئەمریکایە بۆ چەکداماڵینی گروپە چەکداریەکان لە عێراق هەشتی شعبی و لە لوبنان حیزبوڵڵا، دووەمیان خواستی ئێرانە بۆ هێشتنەوەی چەک لە دەستی ئەو دوو هێزەدا کە یاریەکانیان لە سایە و سێبەری ئێراندا دەکەن. بە پێچەوانە دکتۆر ئەیاد ئەنبەر مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی نەهرین بڕوای وایە ئێران کارتی گروپە چەکداریەکان بەکاردەهێنێت بۆ ئەوەی لە هەر گفتوگۆیەکی داهاتووی لەگەڵ ئەمریکادا مامەڵەیان پێوە بکات.